دواتر لەگەڵ بزوتنەوەی گۆڕانیش ڕاستی حەمامین لە سلێمانی وەرەگرین. ڕاستی سڵای خوا لەبێت و ئەم کاتت باش. ئەمە نوێترین زانیاریم بیتێ سەبارەت بە وەفدەکەی پارتی و پێشتر چەندین دانیشتن لەلایەن پارتیەوە لەگەڵ ئەم دوو لایەنە کراوە. ئێستا ئەم وەفدە دەیەوێت چ قسێک لەگەڵ یەکێتی و بزوتنەوەی گۆڕان بکات؟ ماوەستا سەلام لێوە لە بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان دیارە بڕێر وایە پاشکەمێکی دیکە وەفدێکی باڵای پارتی دیموکراتی کوردستان لە کاندیدی ڕاستپێراوە پێکەنانی کابینەی دوێمی حکوومەتی هەرێمی کوردستان مەسرور بارزانی بەیاوەری هەرێکە لە عادڵشا شا فرسە سۆفی هێمن هەورامی ومێد خۆشناو بگاتە مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی بەلەسەرتادا لەگەڵ یەکێتی نیشتیمانی کۆ دەبێتەوە دواتر بۆ نیوەڕۆخوانە ڕاتە لای حزبی سۆسیالیست دیموکراتی کوردستان و لەگەڵ محەممەدی حاجی مەحموود کۆ دەبێتەوە وەروها بڕێر وایە بانگێشتیوان بکرێت بۆ بەشداریکردن لە حکوومەت و دواتریش کاژمێر سێ لەگەڵ بزوتنەوەی گۆڕان کۆ بێتەوە. وەفدەکەی ئەمڕۆ کۆبوونەوەکان بەگشتی دیارە دوێنێ لەگەڵ بە کۆبوونەوەی نێوان مەسرور بارزانی لەگەڵ مەکتەبی سیاسی پارتی گەڕی دووەمی گفتوگۆکانی پێکەنانی حکوومەت دەستی پێکردووە کە لە پاش متمانە پێدانی لە پەرلەمانی کوردستان مەسرور بارزانی دەستی کردووە پێکەنانی کابینەکەی و ئەم دانیشتانی بۆ ئەوەیە کە سیڤی کاندیدی لایەنەکان وەربگرێ بۆ پێکەنانی حکوومەت بۆ ئەوەی کە ڕادەستی پەرلەمانیان بکات و لە پەرلەمان متمانە وەربگرن. ئەمڕۆ دانیشتەکان بەگشتی دانیشتنێکی ڕاوێژکاریانە بێت و گفتوگۆ بێ لەسەر کاندیدانی کە لایەنەکان پێشکەشی دەکەن بۆ بڕیار نییە هیچ لایەنەکانیەکانی خۆی ڕادەستی مەسرور بارزانی بکات لەبەر ئەوەی کە بەر لەوەی کە کاندیدەکانیان ڕادەست بکەن چەند مەرجێکیان هەیە وەروەها تا ئێستاکە چەند لایەنێک لەسەر چەند پۆستی نەگەشتونەتە بڕیار یەکلاکردەوە لەوەی کە کێ کاندیدیانە بێت. دانیشتەکان ئەمڕۆ بەگشتی دانیشتێکی ڕاوێژکاریانە بێ و هیچ ناوێک ڕادەستی مەسرور بارزانی ناکرێەوە حتا مەکتەبی سیاسی پارتیش هیچ ناوێکی ڕادەستی مەسرور بارزانی نەکردەوە بۆی کە پۆستەکان وەربگرێت لەبەر لەنێو پارتیش هەشتاکە پۆستەکان یەکلا نەکراوەتەوە بۆ شێوە بەتایبەت لەسەر وەزارەتی سامانە سروشتەکان کە بڕیار نییە کە دیار نییە جارێ ئایا هەشتی هەورامی پۆستی وەزارەتی سامانە سروشتەکان وەرگرێتەوە یاننا. هەروەها ئەوەی کە ئەمڕۆ باسە جارێکی دیکە لە کۆبوونەوەی ڕابردووی لە کۆتا کۆبوونەوەی مەکتەبی سیاسی یەکێتیە ڕادەستکردنی ناوی کاندیدەکان بەسراوەتەوە بە پرسی پارێزگاری کەرکووکەوە واتە تا پارتی دیموکرات یەکێ لە کاندیدەکان یەکێتی نیشتیمانی قبوڵ نەکات بۆ پارێزگاری کەرکووک یەکێتی کاندیدەکانی خۆی ڕادەستی مەسرور بارزانی ناکات کە ئەمە شاوەڕێگە دووبارە گرفتە دروست بکاتەوە لە نێوان لە بەردەم پێکهێنانی حکوومەتدا کە یەکێتی لە ڕابردووە لە ماوەکانی گفتوگۆکانی ڕابردووشە چەند جارێکم بابەتی کردبووە بەرباس و چەند جارێک خستبووە بەرباس و لە دوایین لێدوانیشیدا دیارە قوبات تاڵەبانی باسی لەوە کردبوو کە ئەگەر بێت و پرسی پارێزگاری کەرکووک لا نەکرێتەوە دۆسەکە ئاڵۆسترە بێت. هەروەها لە نوێترین لێدوانیدا محمود محەممەد وتەبێژی پارتی باسی لەوە کردووە کە پرسی پارێزگاری کەرکووک پرسێکی هاوبەشە نێوانی یەکێتی و پارتیا و بڕیار نییە یەکێتی نیشتیمانی کەسێکانی بکات و پەسەند بکرێت بەڵکووە بێت ئەو کەسی کاندید دەکرێت بۆ پارێزگاری کەرکووک کاندیدی هەردوو لا بێ و هەردوو لا پەسەندی بکەنەوە ئەگەر بێت و یەکێتی ڕەزامەند بواە لەوەی کە کەسێک دیاری بکرێەوە ئەگەر بێت و پارتی بۆی دیاری بکرایە ئەو کاتە پێویستە بە پارتی نە بۆ چاوەڕانی پارتیان ناگرێت و کاندیدەکان ڕادەستە کردووە بۆ پارێزگاری کەرکووک. بعدم پرسەکە پێویستە بە هەردوو لایەوە بۆ یەبێ ئەو کاندیدی هاوبەش بێ و محمود محەممەد جارێکی دیکە جەختی لەوە کردوێتەوە کە ئەوان وا ڕێکەوتون کە پرسی بەغدا و کەرکووک جیاواز بێ لە پرسی کوردستان بەڵام جارێکێتی نیشتیمانی جارێکی دیکە ئەم پرسێ بەیەکەوە بەسۆتەوە ئەوەی کە هەیە لە یەکی حەودا پەرلەمان ئەچێتە پشووی هاوینەی خۆیەوە کە ئەگەیبێت و تاو کاتە مەسرور بارزانی کابینەکەی نەباتە نێو پەرلەمان ئەو کاتە پەرلەمان یا ئەبێت ماوەی خۆی درێژ بکاتەوە یاخود دەبێت کۆبوونی ئاسایی بدات کە وەکو محەممەد محەممەد دەڵێ ئەمە هەردوویان خراپە. بڕای وایە پاشکەمێت دیکە وەفتەکەی پارتی دیموکرات بگاتە نێو بارگای مەکتەبی سیاسی یەکێتی و تەواوی ئامادەکاریەکان کراوە بۆی پێشوازی لەوە وەفدە بکرێت و ئێستا کات جموژوڵەکان زیادی کردووە کە پێچێت وەفدەکە نزیک بێ. ئێمە لە کاتی گەشتنی وەفدەکە دووبارە گەڕێنەوە لاتە. بەڵێ ڕاستی ئەمەوێت وەکو باسی کرد چەند لایەنێک مەرجیان هەیە بۆ پارتی کورداتی کوردستان. بزوتنەوەی گۆڕان چی ئەوان هیچ مەرجێکیان هەیە ئەمڕۆ لەگەڵ مەسرور بارزانی قسەی لێوە بکەن؟ بە پێ زانیارەکان بزوتنەوەی گۆڕان هیچ کێشەیەکی نییە بەڵام دیارە ئەوان ژناوەکانیان تا ئێستاکە ئامادە نیە و بەهۆی ئەوەی کە ڕووداوکی 11 شەو کەمە پرۆسەکەی دواخستون بەڵام کاری لیژنەکەیان لە لیژنەی وەرگرتنی CV و هەروەها هەڵسەنگاندنی CVەکان بە جۆر لە جۆرەکان بە دوایی هاتووە و ئەوان نزیکترن لەوەی کە کاندیدەکانیان ڕادەست بکەن بەڵام لە نوێی یەکێتی نیشتیمانی کوردستان جارێ تا ئێستاکە لەسەر کاندیدەکان گفتوگۆ هەیە و بەتایبەت لەسەر سەرۆکی پەرلەمانی کوردستان کە لە نێوان ڕێوەسفایق و هەروەها بێگە تاڵەبانیا یەکلا نەبووەتەوە و هەروەها جێگری سەرۆکی حکوومەت جێگری سەرۆکی هەرێم بەتای وەزارەتەکان هێشتا یەکلا نەبووەتەوە و کێبڕکێ لە نێوان تۆش و باڵە جیاوازیانی یەکێتی نیشتیمانی بەردەوامە باوە مەژۆر لە جۆرەکان تێگەشتنێکی هاوبەشیان هەیە بۆ ئەوەی کە کاندیدەکانیان ڕادەست بکەن بەڵام تا ئەمڕۆ
بەگشتی هیچ لایەنێک ئەویش دیار نییە بۆ سۆسیالیست دموکرات ئایا ئەوان یەک وەزیریان بەرەکەوێت وەزارەتەکەیان پێشکەش بە مەسوول بەرزانیەکەن یان نا بەڵام بەگشتی هیچ لایەنێک سیڤی کاندیدەکەی خۆی پێشکەش ناکات. من ئەوەیە خەڵکی گرنگ ئاماژە پێ بدەم بە پێی زانیاریەکان مافی ڤیتۆ لەسەر کاندیدەکان بەخشەوە بە مەسوول بەرزانی. پارتی دموکرات بە ڕاستەوخۆ بە هەردوو لایەنی بەشداریبووی حکوومەتی وتووە هەم یەکێتی نیشتیمانی کوردستان و هەم بجووتنەوەی گۆڕان کە مافی ڤیتۆ لەسەر کاندیدەکان ئەوان لێرە گفتوگوی لەسەر ناکەن و وەفدی کە ئێستاکە قسە لەسەر دابشتنی پۆستەکانەکان کە لە ڕابردووە ئەو کۆبنەوانیان کردووە قسە لەسەر بابەتە ناکەن. ڕاستەوخۆ مافی ڤیتۆ لەسەر کاندیدەکان لەلای خودی مەسوول بەرزانیە بۆیە پێچێت هەر ڤیتۆیەکە بێت لەسەر هەر کاندیدی لایەنێک ئەوە خودی مەسوول بەرزانی ڕەتی ئەکاتەوە یاخود قبوڵ یەکات کە ئەمەش نازانێت ئایا چەندێکی دیکە پێکێنانی حکوومەت دوا دەخات. بەڵە زۆر سپاس بۆ تۆ پەیامنێرمان ڕاستی حەمامی لە سلێمانی و لەگەڵمان بووی. سپاس بۆ زانیارەکانت.